تەنها چەند کاتژمێرێک ماوە بۆ کاتی ئەنجامدانی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری نوێ یاخود دەنگدانەوە بە بەرەم ساڵح لە دوای بایکۆتکردنی دانیشتنە چاوەڕوانکراوەکەی پەرلەمان لەلایەن کوتلەی سەدر و هەڵپەساندنی گفتوگۆکانی پێکهێنانی حکوومەت دەرگا لە هەمبەر سینارۆ جیاوازەکان بۆ دەرێنانی عێراق لەو دۆخە چەق بەسووە سیاسیە تێیدایە کراوەتەوە. بەڕای سیاسی و شارەزانی یاساییش دیارترین سیناریۆ بۆ یەکلایکردنەوەی پرسی سەرۆککۆمار ڕێکەوتنی هەریەکە لە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانە لەسەر یەک کاندیدی هاوبەش. بەپێی ئەو وادەی پێشتر دیاریکرا دەبێت ڕۆژی دووشەممە 7 شوباط ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆککۆمار کۆ بێتەوە. شارەزانی یاساییش دەڵێن بەپێی یاسا دەبێت لەو ڕۆژەدا سەرۆککۆماری نوێ هەڵبژێردرێت یاخود دەنگ بە سەرۆککۆماری پێشوو بدرێتەوە بۆ خولی دووەم. ئەگەر ئەنجومەنی نوێنەران لەو ڕۆژەدا کۆ نەبێتەوە ئەوە هیچ دەرچەیەکی دیکەی یاسایی و دەستوری نامێنێت. شارەزایان و توێژەرانی دەستوری عێراق دەڵێن ئەگەر ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕۆژی دووشەممە کۆ نەبووە پۆستی سەرۆککۆمار چۆڵ نابێت بەڵکو بەپێی بڕگەی 2 لە مادەی 72 دەستور بەرەمساڵە سەرۆککۆماری ئێستا لە پۆستەکەی بەردەوام دەبێت تاوەکو ئەنجومەنی نوێنەران لە وادەیەکی دیکەدا کۆ دەبێتەوە و سەرۆککۆماری نوێ هەڵدەبژێرێت. شارەزانی دەستوری ڕوونیشی دەکەنەوە مادەکە مافی بەردەوامبوون لە پۆستەکەی با سەرۆککۆمار دەدات لە پاش سوێند خواردنی پەرلەمانتاران و دەست بەکاربوونی دەستەی سەرۆکایەتی نوێی ئەنجومەنی نوێنەران هەتا هەڵبژاردننی سەرۆککۆماری نوێ بۆیە بەرەم ساڵح لە پۆستەکەی بەردەوام دەبێت تاوەکو ئەنجومەنی نوێنەران لە ماوەی 30 ڕۆژدا سەرۆککۆماری نوێ هەڵدەبژێرێت. مەسامعکم لەلایەکی دیکەوە هۆکاری بایکۆتکردنی دانیشتنی چاوەڕوانکراوی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەلایەن کوتلەی سەدرەوە بۆ ڕێکنەکەوتنی کورد دەگەڕێتەوە لەسەر کاندیدێکی هاوبەش و ترسی کەوتنە بۆشایی دەستوریەوە. گرفتی بایکۆتەکەی کوتلەی سەدریش بە ڕێککەوتنی کورد لەسەر یەک کاندیدی هاوبەش جگە لە بەرەم ساڵح و هۆشیارجێباری چارەسەر دەبێت. دیارترین ئەو کاندیدانش کە یەکێتی و پارتی بتوانن وەک کاندیدی هاوبەش لەسەری ڕێبکەون دکتۆر لەتیف ڕەشیدە کامەشپرسی بۆشایی دەستوری چارەسەر دەکات و پێکهێنانی حکوومەتیش هەنگاوێک دێنێتە پێشەوە. ئەگەر لە کاتێککە حیزبە گەورەکان خۆیان ڕێک نەکەوتن لەسەر هەرچەندە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا حاکم ڕزگار محەممەد ئەمین وەک پاڵێوراوێکی دیکەی کورد لە دەرەوەی چوارچێوەی حیزب بە دووری نەزانی لایەنە کوردەکان وەک پاڵێوراوێکی هاوبەش لەسەر کەسایەتی ئەو ڕێک بکەون. لە نێوخۆی هەرێمی کوردستانیشدا لایەنە کوردەکانی دەرەوەی یەکێتی و پارتی نیگەران و بێزارن لەم دۆخەی ئەو دوو حیزبە لەسەر پۆستی سەرۆککۆمار دروستیان کردووە کە دوور نییە لە داهاتوودا پرۆسەی شکاندنی ئێسقانی یەکتریشی لێ بکەوێتەوە. شەقامی جەماوەریش پێی وایە شینی یەکێتی و پارتی بۆ پۆسە لە بەغدا تەنها بۆ بەرژەوەندەی حیزبی و شەخسیە و سوودێکی ئەوتۆی بۆ کورد وەک گەل و نەتەوەیەکی سەرەکی عێراق نابێت.